سڵاوتانێ بە بەڕێزان تەرمی کۆمەڵێک لەو کۆچبەرە کوردانی کە لە نۆکەندی ئینگلیز لە ئاوەکەی خنکابوون گەڕایەوە هەرێمی کوردستان. چەند ڕۆژێکیش بەر لە ئێستا خانەوادەیەک 4 منداڵ و دایکێک بەهۆی غازی خەڵوزەوە گیانیان لەدەستدا. لە دەربەنیخان 2 برا لە کارگەیەک بەهۆی غازی سۆباوە گیانیان لەدەستداوە. من دەمەوێت تەوەری ئەم جارە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان قسە بکەم. بۆچی بەشی کورد دەبینین زۆربەی خنکانە بە تایبەتی ئەم حاڵەتانە زۆر دووبارە بێتەوە لافاوێک بەداخەوە لە شاری هەولێر کۆمەڵی کەسی خنکاندووە. دەمەوێت لەسەر ئەم بابەتە ڕای هاوڵاتیان وەرگرم و گوێبیستی وەڵامەکانی ئەوان. بەشەیەک 2 ساعت ئاوباری ئەگە 3 ڕۆژ ئاوبارەك و جاران لاتی زۆر گەورەتر دیارە بۆ لا هەولێرە ئەوێ ڕۆژانە بەدەیە خەڵک لە دەریای ئیجەیە خنکێ ئەوی ژەن ئەنفالکردنە ئەنفال یعنی چی خۆ ئەنفال هەرەوە بکە سەدامی کرد ئی ئەمانە ئەنفالە ئەوانەی کە بەرپرسی ئێمەن مسەیتەرن بەسەر ئێمە ئاگایان لە ئێمە نییە حاڵی ئێمە نازانن دەرکەزیە بگرێ بۆ قەڵاق ئاوەکە دەست پێ بگرێ بۆی کەوا نەخنچە ئەمە ئەوەیە ئێمە مۆزەفین معاشی خۆمانە بە چکە ئەمان نەنیە ئیتر گەنجی فەقیرە بێت چی ئیسیفادەیەکی کردبێت کەی ئەم دوو حزبە بیریان لە ملەتەکان کردەوە خەڵکەکەش ئیتر ژیانی خۆشترە بێ ئەیە خەڵک برسی کا دوای کرد ئەندازیارێکی و شتێکی ئێستا شوێنە ئارەزویان هەبێ ئەندازیاری نییە خۆیەکی پێنایتا بەرزەکاتەوە. ئەو هەم هۆکارە خنکانی کە بینین بۆ نمونە هاوزمانی خۆمان دەبینی لە ئاوا خنکێ لە هەولێر بینیمان لافاوا بوو خنکابوون خانەوادەیەکمان بینی لە ئاکرێ بەهۆی غازەوە خنکان. ئەمڕۆ لە دەربەنیخان 2 برا بەهۆی غازی سۆباوە خنکاون. بەڕای تۆ ئەم هەموو هۆکارە خنکانە بۆ چی ئەگەڕێتەوە؟ ئایا خەتای خۆمانە یان هۆکاری هەیە؟ وڵی خەتاکە مشتەرەکە یعنی سە بەم ئەوانی کە لە ئاو دەخنچێن بۆ عایل و بە منداڵەوە یعنی بڕواناکەم ژیانی کوردستان ڕاستە کەم تەرخەمیتایە خەڵک بێزاری هەیە بەڵام مجازفە بکەی بە ماڵ و مناڵتەوە لە بەحرێ بدەی نە ئەم سەرێنە ئەو سەری هەیە یعنی قەینا ژیان بەڵام من گەورە مشکلەیەتیانی ئەڕوا مجازفە کاتی بەڵام بە ماڵ و مناڵەوە یان تۆ بلەی ژیانی بەو دەرەجە ئاوا بێ هەڵەیە مناڵ لەگەڵ خۆتا یعنی بەم لەم کاتانەوە ئەلەم منە زۆر هەڵەیە تۆ خۆتە ڕۆی بڕۆ بەس بە مناڵەوە چیەکەی لەناو ئاوێ کە ئەو دەریاچە هاتوو هین بوو نەدەسڵاتەیە نەتواناتێ نە ئەتوانی شتێ بکەیت کاتەکەی هەڵە نییە بۆ من لە وەرزی سەرما و سۆڵە و باران و لافا کاتەکەی چی هەڵەیە دووەمش ئەگەر هەمووان ینی نەڕۆشتینە بەڵام بیستمانە قاچاقچی هەیە قۆڵبڕ هەیە دەست بڕ هەیە ینی تۆ مەسن کە زەمان دەکردینە چۆن بە ماڵ و مناڵە وڵی زۆر ئەسەف و مناڵەکان هەیە کە زۆر بەداخەوە ینی زۆر داخن بناڵە ئێستا جگەلەوە دیتمان لە هەولێریش بەداخەوە لافاو دروست بوو منداڵ خنکا گەنج خنکا با بڵین زۆری تیا بوو خنکا یان بۆ نمونە ئەو خانەوادەی ئاکرێ بینیمان غازی با بڵین ئەو دووکەڵی ئەو خەڵوزە بخنکاندنی ئەمانە هۆکارەکەی بۆ شێگەڵە وەڵی ئەوەی لافاوەیەکە هەولێر من هەمووی خەتای ئەو کۆمپانیانەیە ئەو بەرپرسانەی کە ئەو زەوی کشتتوکاڵ و چەم و هینا پڕکورانیان وەرگتوەکە بڵێ تو چەم و ئاو ڕێڕەوی هەموو ئاوتان کردو کرداتە بە کردوتانە بە جێنشتە جێبوون کە لە ئەسلشا بەبێ ئەوەی ڕێنمایەکی مەسەرەن ئاوەکە بچوە چێ ئەو شتانە بکەن باڵێ هەمووی ئەیکەم ئەستۆی ئەو مقاولانە و ئەوانەی کە فرۆشتیان ئەوەی کە دەستی تیا هەیە ئەوەی کە ئیجازەی داوە پێ هەمووی پرۆ لەسەر چاودێری بۆ نمونە ئەو مقاولانە بکریان بە دووادا چۆن بکرێ ئەوانە هۆکار بوون بۆ خونکان و بۆ هەموو کارستان نانە ئەوانەی کە ئەو کە پرۆژەکان داوە پێیان ئەو زەویەکەی فرۆشتووە ئەوەی کە ئەو کەم بەسوولەی کە دەستی تیا هەبووە خۆم هەمووی زراعی و هین بۆ کراوە بە تاپۆ و بە چاودێری و بە ئیجاز بەشتی ڕسمی کراوە هەر هاڕەمەکی نەکراوە بەڵام کراوە ئەگەر بێ اینێکی ئاوە بکرێ بەڵ ڕێرە ئاوەکە بکرایە کەمە بەشەیەک 2 ساعت ئاوباری ئەگە 3 ڕۆژ ئاوبارەك و جاران لاتی زۆر گەورەتر دیارە بۆ لا هەولێرە ئاوێ برد نانە بەڕاستی تەقسیرەوانە ئەوەی کرد کە خنکاو بەڕاستی من لەوانەیە نەزانینی خێزانەکەش بێ چکم ینی علمیان کاربۆنی غەڵ زۆر پیسە ینی بکوژە لەوانەیە لە نەزانی ئەوانیش بێت و ئیتر خوافیان کە بەداخۆش پارێزە لە کارە ساتە ئەمین لەبەر ئەوەی ڕێڕەوەکەم کەم تەسەوە کراوەت و مەشاعش زۆر بووە تاسیری ئەوانە ئەوەکە وەکو لافاوە ئەمەی کە ئەم بەیانی کۆمەڵێ لەو
خوشک و برایانی خۆمان هاور زمانی خۆمان هاو نیشتمانی خۆمان کە لە نۆکەندی ئینگلیز لە ئاوا خنکا بوون ئەوە هۆکارەکەی چییە؟ والله هۆکارەکەی لەسەر ئەوەی بۆ ڕۆیشتن دەبێت هەوان پرسن لە کاسوکار ئەوان پرسن جەنابەت قەنەعەتی تۆ پێت وایە ئەوانە خۆیان هەڵاکەن یاخود هۆکاریان والله بەنا قەنەعەت من خوێن هەڵەن لە ئەم وەختە سەفەر نییە یان زستانە هەمووی شەپۆل بەحر ئەو سەفەر و مەفەر نییە کاکە هێچێ خنکا دوان خنکا سیان خنکا لە پێشتان پێویست ناکات تۆ هەر ئەو غەڵەتی عادە بکەیتەوە پێت وایە ئەگەر سەفەرێک کرد نابێت لەم کاتانە بێت چونکە مەترسی زیاد مەتری زیاترە جگە لەوە ئێستا ڕەنگە هەواڵەکە دی بێ دایکێک و چوار منداڵیش لە ئاکرێ بەوەی ئەو غازەوە خنکا کەم تەرخەمی دایکەکەیە لەسەر ڕوویەکەوە یعنی تو غەڵۆزە بیتە ژوورەوە غرفە تەنگەنە فەسەکەی ئۆکسیجین نامێنێ کاکە باشە جەناب لە خانەوادەی خۆتان شەوانە پێشەوەی بخەون ئەو ئامێرە گەرمکەراوانە کوژێنەوە یاخود نەچ کۆژینینەوە غەڵوزشمانی بە هیمەت ئیتر هەڵەکەین بەس زوو سەریان لیادەم هەمیشە چاودێریان دێریانەکە می کۆمەڵێک لە خوشکبراکانمان کە لە دەریای ئیجا خنکابوون هاتنەوە جەنابیشە تەجروبە دەیە کورد کاتی خۆی کیماباران کراوە بەشێکی زۆرمان بە بۆنەی خنکانەوە شەید بووین خانەوادەیەک لە ئاکرێ بە هەمان شێوە بۆی غازی خەلووزەوە خنکاون ئەم هەموو خنکانە هۆکاری چییە کورد ئاوا بە بەردەوامی لە خنکانە کەوتوینێتە وەزع و حاڵێکەوە هی ئینسان نییە هی مرۆڤ نییە ئەوانەی کە بەرپرسی ئێمەن مسەیتەرن بەسەر ئێمە ئاگایان لە ئێمە نییە حاڵی ئێمە نازانن ئەو کوڕە جوانانە ئەڕۆنە خنکێن لە برسیان لە هەژاریە زۆرم پێ نییە بۆت باشە ئێستا بۆ نمونە ژیانی کوردستانەوەنە سەختە ئەوانەی کە ئەچن بۆ خارج جێبێڵن و ژیانی خوان وابخانە مەترسی یەکێک بیاوێنە یەکێک بیاوێ بژ بۆ نایانەوێ ینی هۆکارەکەی چی ئایا لە خۆشیە ئەڕۆن ئەنواع خەڵک هەیە لە ئیسراحەتە هەی لە چاویت لێگەریە ئەڕوا ئەو جۆرە حسابانەی تایە ئێستای خانەوادەی کە لە ئاکرێ بەداخەوە چوار منداڵ و دایکێک بۆی غازی خەلووزەوە خنکاون هەشتی واش هەیە هەشتی واش هەیە ئەبێت ماوەسان بەیانە بەرەبیانیم ئەم شەو تەرمی کۆمەڵێک لە خوشکبراکانمان لە دەریای خنکام گەڕایەوە بۆمان تەرمەکانمان وەرگرتەوە زایدەن لە هەولێر بینیمان لافەیەک دروست بوو کۆمەڵی خەڵک کۆمەڵی مناڵ بەوەی لافاوەکەوە خنکان لە لایەکی دیکەوە دیتمان خانەوادەیەک چوار منداڵ و دایکێک بۆی غازی خەلووزەوە خنکان هۆکاری ئەم هەموو خنکانە بۆ چی ئەگەڕێتەوە بەڕای هۆکاری ئەمانە هەموو هۆکارەکەی هەمووی ئەگەڕێتەوە بۆم دەسەڵاتێکی ئێستا حکومڕانیەکە بۆ ئەو دەسەڵاتی کە 30 ساڵ حکومڕانیەکە دوو لە ڕێوە دەسەڵاتەکە بەخراپ بە شێوەیەکی سەقەتی حکومڕانیەکە ئێستا مەسەلەن ئەم گەنجانەمان کە مەسەلەن لەو وڵاتانە جارانەمان وێت میلەتەکەمان گەنجەکانمان خەڵکەکانمان ئەنفال دەکرێ بەڵام ئێستا هەر عینەن شت هەم ئەو ئەنفالە هەرماوە بە شێوازێکی در مەسەلەن لە بیلاڕوسیا 7,000 گەنجی کورد لە خەڵکی ئەم میلەتەی ئێمە لە بیلاڕوسیا و لە پۆڵندا و ئەمانە ژیریان خواردبوو تەبانەمانە بۆ چێ یانوێ بڕۆنە دەرەوە بۆ وڵاتانە لەبەر ئەوەی گرفانیان بەتاڵە بێکارن ئیشیان نییە گەنجەکانمان تەبان ئەمەش ئێستا ئەوە ژەر ئەنفالێکە ئەو ژەن ئەنفالێکە ڕۆژانە بەدەیە خەڵک لە دەریای ئیجەیە خنکێ ئەو ژەن ئەنفالکردنە ئەنفال یعنی چی خۆ ئەنفال هەرەوە بکە سەدامی کرد ئی ئەمانە ئەنفالە ئەو گەنجانە هەمووی لە دەریای ئیجە و لە بیلاڕوسیا و ئەمانە کە ئەمرن ئەمانە چییە ئەمانە هۆی سەبەبەکە ئەگەرێتەوە بەم دوو حیزبەی کە دەسەڵات حکومڕانیەکەن لەم وڵاتە ئێستا بینیمان لە هەولێر ئەو لافاوە دروست بوو ئەویش دیسانەگەڕێتەوە بۆ حکومەت یاخود نەخێر خەڵک خۆی ئەو لافاوەش هەرە ئەگەڕێتەوە بۆم دەسەڵاتی کە حکومڕانیەکە لەبەر ئەوەی تەبان خوای گەورە کە ئەم زەویەی دروست کرد هەموو بارانێک کە ئابارێ ڕێڕەوی ئەو ئاوە هەیە خوای گەورە ڕێڕەی بۆ دروستکردووە شیوی بۆ دروستکردووە چەمی بۆ دروستکردووە ڕووباری بۆ دروست کردووە هەموو شوێنی خۆی هەیە ئەو ئاوە بڕۆ کە ئەم زەویە خوای گەورە کە دروستی کردووە بەڵام ئەمانە ئەم سەر بەرپرسانە لە هەولێر چون چیان کردووە ئەو شوێنەی کە ڕێڕەوەکانن کە ئاوی پیاڕوە چون ئەو شوێنیانیان کردووە بە بینە ئێکە کرا بە بینە قابلە ئاوەکە لە کوێ واڕوە ئاوەکە پێچەکاتەوە لە شوێنێکەوە پەنگ نەخواتەوە کە پەنگی خواردەوە کە پەنگی خواردەوە لە پرەکە شوێنێکە تەقێنێ تەقەنە بێ بەلافاو بۆی بەتەواتی بۆت بسەلمێنم هەولێر یەکێکە لەو شارە کۆنانەی کە بە هەزارەها ساڵ لەمە پێش هەبووە یەکێک لەو شارانەی عێراق نەینەوە هەولێر بابل
ئەم سێ شارە شارێکی زۆر بەڵێ ئەمە مێژووین دێرینن کۆنن باشە بە هەزارەها ساڵ کە لەمە پێشا ئەم شارانە کە هەبووە بۆچی لافاو نەبووە بۆ لافەنەوە بێتە هۆکارێک هەیە بارانی زۆر زیاتر بۆ لێ زیاتر زۆر زۆر زیاتریش بۆ لێستا ئێستا ئەو بارانی کە باریوە هەمووی 40 میلیم نەباریوە تا ئێستا هەمووی نەگەیشتۆتە 100 میلیم لەم کوردستانەیە ئەبێ بەلایەن 1000 میلیم ببارێ ئێستا شوێن هەیە ناوچایە لە هیندستان ئەزانی لە ساڵەکە چەندە بارێ لەوانەیە کە من بیڵم خەڵک پێی فێر بێ لە ساڵەکە ناوچە هەیە لە هیندستان 12000 میلیمە بارێ ئەی بۆ لافاو نابێ بۆ خەڵک ئاو نایبا ئەکەوتە هۆکارەکە ئەمانن کاکەمانە ئەنفالیان دروست کردووە چی ماوە دروستی نەکەن چی ماوە دروستی نەکرد ئێستا ئەمە ئەنفالێکی ئێستا هەیە جاران مەسەلەن سەدام ئەنفالیە کرد بۆ نوگرە سەلمان کە بیابانەکە لەو لاستە ماوە بەڵام ئەمانە خەڵک ئەنفالەکەن بۆ 5-6 وڵات دووریەخەنەوە کاکە بیلاڕوسیا وڵات ئەم گەنجانە ئێستا لە وڵاتانە ئەڵمانیا بۆ نمونە ئەڵمانیا گەنج ئەکرێت بە پارە کە ئەگاتاوێ و گەنجە شوقەیەاتێ ئیشیش نەکە پارەیەاتێ ئەی باش ئەمانە گەنج ڕاونێن لەم وڵاتانە گەنج گرفان بەتاڵەکەن گەنج بێئیژەکەن گەنج ناتوانێت شتێکی جوان بکڕێ بۆ خۆی گەنج ناتوانێت زلوبەر بکڕێ گەنج ناتوانێت ژن بێنێ ناتوان خێزان پێک بێنن بەشەیەک 2 ساعت ئاوباری ئەگە 3 ڕۆژ ئاوبارەك و جاران لاتی زۆر گەورەتر دیارە بۆ لا هەولێرە ئەوێ ڕۆژانە بەدەیە خەڵک لە دەریای ئیجەیاخن کێ ئەوی ژەن ئەلفانکردنە ئەنفال یعنی چی خۆ ئەنفالەرەوە بکە سەدامی کرد ئی ئەمانە ئەنفالە ئەوانەی کە بەرپرسی ئێمن مسەیتەرن بەسەر ئێمە ئاگایان لە ئێمە نییە حاڵی ئێمە نازانن دەرکەزیە بگرێ بۆ قەڵاق ئاوگە دەست پێگرێ بۆی کوا نەخنچە ئەمە ئەوەیە ئێمە مۆزەفین معاشی خۆمانە بە چکە ئەمان نەنیە ئیتر گەنجی فەقیرە بێت چی ئیسیفادەیەکی کردبێت کەی ئەم دوو حزبە بیریان لە میلەتەکان کردەوە خەڵکەکەش ئیتر ژیانی خۆشترە بێ هەیە خەڵک برسی کا دوای کرد ئەندازیاریی و شتێکی ئێستا شوێنێک ئارەزویان هەبێ ئەندازیاری نییە خۆیەکی پێنایتیا بەرزەکاتەوە یۆرە خۆمان چەمی لۆمان بووە نێرێ باشە خۆمان بۆچی خۆمان دەسەڵات تاوانبارە بۆچی ئەگەڕێتەوە بۆ کاکە دەسەڵات زاڵم بوو میلەتی جوای لێ ئێستا بۆ نمونە دەسەڵات چی بکە کاتێک ئەو لافاوە لە هەولێر دروستە بێ چ ڕەبتێکی بە دەسەڵات چۆن براک ڕاستە خۆ لە یەقەمدار کارێکی خواییە بەس ئەگەڕێتە بۆ دەسەڵات چەندین پرۆژانە سەر کردووە هەمی بەرپرسەکان کردووانە خۆ من و تۆ کردمان کردووە من و تۆ کردومانە ئەو پرۆژانە هۆکار بووم بۆی ئەو لافاوە تاشی ڕاستە یەکەم جا خوای گەورە باران نێرێ و دەسەڵاتی خوای گەورەیە بەس زۆربەی زۆر ئەگەڕێتەوە بۆ ئەوان ئەوانی بۆ نمونەت کە لە دەریایە خنکیان لە ڕێگە دامانە لەبێ ئیشوی لە بێکاری ئاڕۆشت و ئەگەر ئیژە بێ کە سابە دەبێت چی ڕۆدە وڵاتە ئەم هەموو نەوتای ئەم هەموو غازەیە خەڵک لەبێ ئیشی ئاڕۆ ژیانی کوردستان ئەوەنە سەختە ئاوا جێبێڵی تو خۆت بخەیتە بەرەومەت مەتاکی سەختە براگەڕەکە ئەی چۆن سەخت بوو بیرت لەوە کردوەوە ڕۆژێک لە ڕۆژان جێبێ من تازە ساحر خێزانم باوەڕ ناکە لێرە بەڵێ جا ئەم هەموو کارە خنکانە بۆ لە کورد نابڕێ بۆچی ئەوەندە بە بەردەوامی هەر لە خنکانمان لێ نابڕێ واللهی بڵێم چی ئێمە جارە خۆمان یەک نین یەک بەداخەوە هۆکارە هۆکارەکەی یەک ئەگەر ئێمە یەک بوون بین دوای ئەوەتانێ لە سلێمانی لە هەموو شوێنەکە سەری ئەم یەکگرتنەکە چەند خۆش زانە چێنی ئەم هەموو لێ قەوما و شتەکەش لە هەموو لاگەوتە هەر کەسێ بێ من داسی حیزبش ناکەم خێرخواز زۆرە تەنانەت لە هەولێر کە لێ خەڵک لێ قەوما لە هەڵەبجە و لە گورگە چاڵەیە بڕاتان بێ بە لۆری شەو بە دزیەوە خەڵک شتێنە ئەنی ئەوەنە خەڵکەکەی بەڕێزە سلێمانی کوردستان هەمووی چاکە بەڵام مەداکەوەی خەڵکەکە یەکتریان خۆی بەڵێ ئەمەش دینێکوانەی لەخوا بەزاوێ ئەبە بەیەکەوە بژی ناوێت بەڵامی تەوە لەوانەیە دەستی دەرەکی هەبێ من پیاوی ئەو پیاوی ئەو نازانم چی خنکانە بۆ دروستە بێ سەر ڕای ئەوەی کە خەڵک یەکتریشانەوێ بەڵام ئیشی نییە و تەعینە و وڵای لە حکوومەتی ژەکەن دەسەڵات حەقی وایە عنی تر خەڵک ئەوەی جگە لەوە دیتمان لە هەولێر لافاو دروست بەهۆی لافاوەکەەوە بەداخەوە ئەویش کۆمەڵێ خەڵی گیانیان لە خەڵک گەڕێ بە دوای کوڕشتیە کاکرد هەر لە هەولێر لە هەولێری خۆمان خنکانە بۆ لە میلەتی ئەمە نابڕێ وڵی نازانم پیاوە چیەوڵێ یەسوودە نازانی ناعنی ئێستا ئەم ڕۆخ تاستنی خەبەرەوەی دوو
براژ لە دەرمەنی خان بەوەی غازی سۆبا و خنکاو بە بێ نەوتیە مەسەلە نەود نییە شت نییە ئەو هەموو نەوت و شتەمانەوەتان نەفەرموو بەرمیلێ بە 160 قەیناکە حەقی وایە مەسەلا ئێمە حکوومەتەکە خۆمان دروستمان کە بە خوێنی خۆمان کراوە بە خوێنی هەموو کورد واز لە سیاسەتۆمدا لا وێنین بە خەڵکی مەدەنی گیانی خۆی بە مەدەنی خۆی بۆ بە قوربانی جینە خۆ من کابراایکی حیزم ڕاکەمە و شاخە کەس ناتوانێت تعدام بێت مەدەنیەکە سەخوانە خواستە لێرا شتێ بێ شتێک پێ من بتێوم ئەو کاسووە ئەوێکی شتێ ئەو کاکەجان هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت حکومت چ ڕەتی بە حکوومەتەوە ئەگەر چۆن ڕابەتی بە حکوومەتەوە نیم ئەگەر حکوومەتەکە بەتەنگ میلەتەکەەوە بێ نەوتی بۆ دابین بکە بۆچی کابراچی خەڵوز دەگەشێنێتەوە بۆچی غازی خەڵوز لێی با لە ژوورەوە ئەوە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت ئەوانەی بۆ نمونە لە دەریا خنکێن خۆ پەیوەندی بە نەوتەوە ئەوانەش هەر عینەشت پەیوەندی بەوانەوە هەیە پەیوەندی بۆوانەوە هەیە کە ئیش و کار نەماوە ئیش و کار نایڵن کەس بگری هەموو شتەکان گردوانەتەژە دەستی خۆیانەوە ئەو تەلە بە ئەخوێنە خوێندن تەواوەکە کۆرە بێ هەتاکو ئەخوێنێت و تەواویەکە ئەوەش نەتیجەکەیەتی کە لێرە هیچ ئیشێک نییە لێرە سەخت بۆ بۆیە لەوە سەختتر مەگەر هەر ئەوە هەبێ لێرە من بەنسبەت خۆمانە قەیناکات لە هەولێر ئەو لافایە و دروست بوو ئەوش دیسان کۆمەڵی خەڵک خنکان ئەو لافاوەش هەر خەتای ئەوانە ئەو لافاوەش کە لەوێ بووە ئەوان چون لەبەر ئەو ئەرزوشتانە شوێنی چاکە هەمووی داگیران کردو بۆ خۆیان ئاوەکان کە لە دۆڵەکانەوێتە خوارەوە ڕێک ئەچن لە ناوەڕاستی دۆڵەکە خان و دروستەکەن پڕیەکەنەوە بەرزەکەن و ئاوەکە لاگا کە ئاوەکە لایە ئاهاتە شوێنە بەرزیەکەن بەرزەکان ماڵەکانی لێچێت ناو ماڵەکانیانەوە لە ڕووی ئەندازیاری هەندەسیوە نەوەڵا بە کەیفی خۆیانە ئەندازیاریی شتێکی ئێستا شوێنە ئارەزویان هەبێ ئەندازیاری نییە خۆیەکی پێنایتیا بەرزەکاتەوە یەک دەن دەربەست نایێتە تۆ چاوت دەرێ چی بەسەریت بەسەروێ کارەساتانە زۆر دڵیتان خۆشە یاڕەبی خۆیان بەسەر خۆیان بێت بۆ خاتی کارەکان یاڕەبی خۆی لەوە خراپ ئەوەی کە دیومانەکە بەسەر ئەوان هاتووە سەد ئەوە لە خۆیان خراپتران بەسەر بێت مامەسا جەناب دەڵێکی لەسەر ئەو هەموو خنکانەی کە بەرۆکی وڵاتی ئەمە ڕێبازی ئەمان ڕێکا گەلەتیفە هەر عیان سام جوواڵم ڕاستی ئێستا بۆ نمونە بەرەبەیانی ئەمڕۆ کۆمەڵی کوڕکچی گەنجی خۆمان تەرمەکانی ماوەرگرتنەوە هۆکاری ئەو خنکانە چێک کورد کاتی خۆی کیمیابارین کراوە خنکاوە بەس خۆ ئێستا خۆمان حکمی خۆمانەکەین ئەم هەموو کیمیا ئەما بڵێن خنکانە هۆکاری هەمووش لە نانبرن چاکترە پێکە نانان بڕیت پەلامەر بۆ پەنە بە مشتێنێکە بە ئەی کە من دەرز ئەنجام پیاوە فەرمەکە من هیچێکم دەست نەکەی و ژیانم نەوێت لێرە چی بکەم خەڵ شوێنێکە بێت کەوا ژیانی بڕە و ئیشی بڕە ئەی بۆ نمونە ئەوەی هەولێر ئەوەی لافاوە دروست بوو خۆ پەیوەندی بە نەوتەوە نیە سروشتەویزی بەخوای گەورەیە بەڵام قسەبەکەی ئەوانە لە بەر ئەو خاونە لە ڕێڕێ نابێ ئاو سوڵتانە نابێت ڕێ ئاو بگیرێ ئەو خۆی لە چۆ ڕۆژە بە هەلێ بڕە سەبیەوە نەکراوە حەزەریەوە بکرێت ڕۆژە لە ڕۆژکرایان نێکرا ئەوەی ئاکرێ بۆ نمونەوەی ئاکرێ دایکەکە و چوار مندا خاتی ئەوەی کەوا نەوت نەبوو خۆیان سوستان و خۆیان پێ ئینسان کە هیلاک بوو یا برسی بوو یا نەخۆش بەنا بۆ شتێکە بە دەرکەزیە بگرێ بۆ قەڵام ئاوەکە دەستی پێ بگرێ بۆی کەوا نەخنچیە ئەمە ئەوەیە دەستیان بۆ ئەو خەڵوزە بردووە کە ئەوەکە ئەوەیە ئەم هەموو خنکانە هۆکارەکە بۆ چیەگەڕێتەوە بۆ هۆکارەکە بە حکوومەت دەگەڕێتەوە چ ڕەتی بە حکوومەتەوە هەیە چۆن ئەگەر کار بۆ خەڵک دۆزێتەوە و مەعاشی خەڵک بەڕێکی با ئەوە ئەمە ڕوونا ینی مەبەستەوانەیە کە وڵاتیان جێشتووە بێکار بوون بۆی وڵات زۆربەی بێکار بووە زۆربەی بێکار و ئیشی ناڕۆ هەشتە بۆ خۆشی خۆی ڕۆ ئەوانەی هەولێر بوون منە لافاوەکەی هەولێر خۆڕەتی بە ئەو ئیرای خوایە ئیرای خوایە لەسەر ئەو عیلەی کە لە ئاکرێ خنکان بەوەی غازەکە با بڵین غازی ئەو دووکەڵەوە ئەو خەڵوزەوە کە لە ژوورەوە داینگیرسان بەڵێ ئەویش هۆکارەکەی بە حکوومەت دەگەڕێتەوە گەنەوت با لە کاتی خۆیان و بە سعرێکی گونجاو ئەوە ئەو شتە ڕوونا حکوومەت دەتوانێت چارەسەری ئەم مشکلانە بکە مەترسیانەکەم ئەتوانێت بیکا بە زیاوە بەس نایکە لەبەرەوە زەر ئایا نەوتمان نییە نەوتمانەیە زەرێتی خەڵک دوای ناکەێت بەوە هەیە خەڵک برسی کا دوایکەوێت بانقەز ئەم شتانە ئەوە کارانە دروست بەڵێ بانقەسەکە نا پارە زۆرە پارەکانە بن بۆ وڵاتانیان بە بێلا و بە شتی تر بۆ مەدەنیەکە نییە ئەرە وەڵا ینی بێپیلانی حکوومەتەوە ئیش و کاری نییە کابرایی چی پێ نییە لێرە چی بکە ئیجی شوکاری نییە مەجبورە بڕات
ئەوانەی کە وڵاتیان جێهێشت بێکار بوون بۆیە هەمووی بێکارە هیچی بکە ژیانەوەنە سەختە لێرە نەتوانن بەرگەیبانەوە کابرا معاش خۆراڵێ معاشم نییە دوومان سێمان جارە معاشی بۆیت ئەوەشی معاشی نییە کاسبکارەکەی بینی معاشی نییە و شتەکەشی نافرۆشتە ئەوانی کە لە هەولێر خنکان ئەمە هۆکارەکەی وڵی بڵم چی ئەتر هەیە نەوتی نییە هەیە نازانم ئێستا ئەو لافاوی کە لە هەولێر دروست بوو بینیمان کۆمەڵی زەرەری مادی زۆریدا کۆمەڵی خەڵکی زۆر با بڵێن خانوەکەی تێک چوو سەر و ماڵی تێک چوو جگە لەوە کۆمەڵێ مانی خەڵکیشمان بینی ئاو بردی خنکان ئەم هەموو هۆکارە خنکانە پێت وایە خەڵک خۆی کەم تەرخەمە کاتێک خانۆکەی دروست کردووە یاخود نەخێر هۆکاری دیکەی وڵی خۆ منەوە منتیقی شارەزانیم بەدەتر هەیە خانووەکە لە شوێنێگەیکە بێ تاپۆیە هیچ زێرابیان نییە ئاوی ئاوەڕۆیان نییە شوێنەکەی داچێت دەتر لافاویشێت کارێکی سروشتیە ئەم هەموو هۆکارە خنکانە بۆچی لە میلەتی ئێمە نابن میلەتەکە لەبەرەوەی ناڕازیە دڵی خۆش نییە حکوومەتەکان باش نین بۆ میلەتەکەی خۆی بۆیە خەڵک وای لێ بەسەراتوە یا خۆی یەکوژێ یا ڕاکە یا ئینتیحارەکە نازانم هەمووی حکوومەتەکانە خەڵک لە خۆشیەوە ئاکات یاخود نەخێر هۆکاری لە ناخۆشیەوەکە لە بێپارەییەوەکە ئەوەیە مۆزوعەکە منەم لافاوی کە لە هەولێر دروست بوو کۆمەڵی خەڵک جگەرەوەی زەرەری مادی زۆریان لێکەوت کۆمەڵێکیشمان بینی خنکان هۆکاری ئێمە چ ڕبتی بە حکوومەتەوە ئاهو نزولی خەڵکە لە حکوومەتەکە گیرا نابێ لە شعبەکە گیرا بووە ئەوە ڕێی منە نازانم ئیتر جگەلەوە ئێستا ئەو خێزانی کە لە ئاکرێ دایکێک و چوار منداڵ خنکان لەبەر پێپارەی و بێنەوتی و بێغازی سەرمایان بووە وستیانە بنون فوسیانە خۆیان گەرمکەنەوەە بۆیە خنکاون بە خەڵوس دەستیان بۆ ئەی تەبعاان کەی ئەم هۆکارانە چارەسەرە بن تاوکو هۆکارەکانی مردن کەم کرێت کەی ئەم دوو حزبە بیریان لە میلەتەکان کردەوە خەڵکەکەش ئیتر ژیانی خۆشترە بێ کە پارەیان هەبوو کە سوکنایی هەبوو لە دڵیانە بەس کەس سوکنایی لە دڵیان نیە کەس دڵی خۆش نییە کەس هەز ناکە ئارامە ژیان گۆڕاوە بێ زۆر ژیان گۆڕاوە تو بەڕێی جەنابەت ئایا هۆکارەکەی حکوومەت بۆ ڕێڕەوی ئاوی بۆ دروست نەکردنیا خۆ نەخێر خەڵک خۆی کەم تەرخەم ئەکید هەردوو لا بەس ڕئیسەکە حکوومەتە بۆچی حکوومەت ئەی خۆ تو ئەو نەقسانە هەیە شارەوانی ئیشی چییە لە وڵاتە ئەیوانە نابێ ئەوانە پێش وەرزی باران هەلکرێ باشە بەڵام جگەلەوە ئێستا ئەی ئەوانەی ئێستا تەرمانەی لە دەریای ئیجا خنکێن ئەوە چ ڕەبتی بە حکوومەتەوە هەیە با بە گەنج تەخەڕوجەکە ئەو هەموو هیلاکیە چەند ساڵە خوێنێ تەعین نییە گەنجێ 1000 دینار لە گیرفانیانە مەجبورە ڕوا بە وڵاتان قاپ پشوە توالێت پاڵکاتە بۆیە بژی ژیان ئێرەوەنە سەخت بووە بە کەڵکی ئەوە نێ گەنجیا بە ئێمە مۆزەفین معاشی خۆمانە بە چکە ئەمان نەنیە ئیتر گەنجی فەقیرە بێت چی ئیسیفادەیەکی کردبێ خنکانەکان جارێکی وەکو کیمابەران دووبارە بێتەوە بەس بە جۆرێکی دووبارە بۆتەوە بەس بەداخەوە لە حکوومەتی خۆمانەوەی لە حکوومەتی بەعسەوەنی کەی چارەسەریم هۆکارانە کرێت کە ئاهێک بە دڵی میلەت هابێتەوە ئەم خنکانانە لە کورد ببن شەڵاکەی حکوومەت بیری کردەوە و یەک بوون و یەکیان گرتەوە ئێمەش بە ئاسوودەی ئەژین هاوڵاتیان باز لەوەکەن ئەو هەموو هۆکاری خنکانی کە ئێستا بەداخەوە دەیبین هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ دەسەڵات لەبەرەوەی بۆ نمونە ئەوانەی کە وڵات جێ دەیەڵن بەشێکیان لە دەریای ئیجا یاخود ئەو ئاوانەی کە ڕێگەی ئەوروپایە دەخنکێن لە بێکاری و سەختی ژیانێتی لە وڵات لە کوردستان بۆیە ئێرە جێ دەیەڵێ و ملی ئەو ڕێگەیە دەگرێت یاخود ئەوانی کە لە هەولێر بەهۆی لافاوەکەوە بەداخەوە خنکان و کارەساتی لێکەوتەوە لە کاتی دروستکردنی ئەو پرۆژانە یاخود لە کاتی دروستکردنی ئەو خانوانەی کە پرۆژەکانیان ئاوەڕووی بۆ دروست نەکراوە کراوە بە بینای بازرگان یاخود دراوە بە پرسێک و بەبێ ئەوەی هیچ سابێکی ئەندازەی ئەو شوێنە بکات ڕێڕێوی ئاوی بۆ شوێنە دروست نەکردو و کارەساتی لێکەوتوتەوە یاخود ئەو خانەوادانەی بەداخەوە بەشێکیان بۆی غازەوە خنکێن نەبوونی نەوت یاخود نەوتێکی کوالێتی باش و کات غاز بکات و کارەساتی ناخۆشی لێ بکەوێتەوە ئەوان
باز لەوەکەن هۆکارەکانی غرێتەوە بۆ دەسەڵات ئەگەر بیەوێ چارەسەری بکە بەڕاستی دەتوانێت ئەو هۆکارانە کەم کاتەوە تاوەکو هۆکارەکانی خنکانیش کەم بێتەوە. سەرخۆشی لەو کەسانەکەین کە کەسوکاریان یاخود براخۆشیان لە دەستداوە هیوادانی ئەو ڕووداوانە دووبارە نەبێتەوە و لایەنی پەیوەندیداری چارەسەری کێشەی هاوڵاتیان بکات. بەنامەم جارەی مایکی پەیام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ.